حسني بصري فرمي بقدر ما تتعدل صلاتك تتعدل حياتك. سبحان الله. ئێمە زۆر جار لە کاتی نوێژە پەلەمانە برزین و ئیشەکانمان چاوەڕێمانەکە بۆ ئەوەی کە زوو بڕۆین و ئیشەکانمان ڕاپەڕێنین. بەڵام چۆن تۆ ئەتوانی ژیانە خۆش بێت و هێشتا نوێژەکەت خۆش نەبووە، هێشتا نوێژەکەت لا خۆش نەبووە، تو نوێژەکەت ڕێخە ژیانت ڕێکەکەوێ، تۆ سەڵاتەکە حازر بە فەلاحەکە بە دوایە دێ. ئێمە غەڵەت حاڵی بووین و ئەزانین نوێژ کاتی سەرکەوتن و دەستی ئیش و سەرقاڵێکانمانەگرێ. نەخێر، پێش ئەوەی کە ژیانمان ڕێک بێ، ژیانمان تەنزیم بێ، ئەبێ نوێژەکانمان تەنزیم بکەین، ئەبێ نوێژەکانمان ڕێخین. هەر کاتی نوێژەکانمان ڕێکەوت و تەنزیم بوو، نوێژەکانمان سەرکەوتوو بوو، ژیان خۆی بە دوایە دێ. لەبەرەوە دەبێت کاتی ژیانمان بین بێنەوەش ئەبێت نوێژەکانمان نابێ نوێژەکانمان بگۆڕین، ئەبێ نوێژەکانمان بمانگۆڕێ. واتە ئەبێ سەرقاڵیەکانمان فێری ئەومان نەکا کە لە حەقی نوێژەکەمان بخۆین، بەڵکو نوێژەکانمان وا بێت کە سەرقاڵیەکانمان کەم کاتەوە.